سڵاوتان لێبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. جارێکی تر تورکیا بۆردومانی خاکی هەرێمی کوردستانی کرد و قوربانی لێکەوتەوە. نیوەڕۆی ئەمڕۆ تورکیا بۆردومانی سنووری ئیدارەی ڕاپەڕینی کرد و گوندی بۆ کریسکان ئامانجەکە بوو. بە گوێرەی زانیاریەکان ئافرەتێک گیانی لەدەستداوە و دوو کەسی دیکەش بریندارن. بە گوێرەی ئەو زانیاریانەی تایبەت بە شارپرێس دراون لە بۆردومانەکەی نیوەڕۆی ئەمڕۆی بناری قەندیل لە گوندی بۆ کریسکان ئافرەتێک گیانی لەدەستداوە و کچێک و هەنگەوانێکیش بریندار بوو. شارپرێس زانیوێتی ئەو ئافرەتەی گیانی لەدەستداوە ناوی ئەستی محەممەدە و هەنگەوانێکیش بە ناوی میرزا برایم و کچێکیش بریندارن. ساڵانە بەهۆی بۆردومانەکانی فڕۆکە جەنگی و درۆنەکانی سوپای تورکیاوە لە هەرێمی کوردستان دەیان کەس لە هاوڵاتیانی مەدەنی دەبنە قوربان. بەهۆی ڕووداوەکەی حەمدانیەوە لە عێراق 3 ڕۆژوو لە پارێزگای مووسڵیش هەفتەیەک ماتەمینی گشتی ڕاگەیەنرا. لە گوێرەی ڕاگەیەندراوێکی نووسنگەی سەرۆک وەزیرانی عێراق بەهۆی ڕووداوەکەی قەزای حەمدانیەوە ماوەی 3 ڕۆژ ماتەمینی لە سەرتاسەری عێراق ڕادەگەیەندرێت. لەلایەکی دیکەشەوە نووسنگەی ڕاگەیاندنی پارێزگاری نینەوە لە ڕاگەیەندراوێکدا ئاشکرای کردووە نەجم جبوری بۆ ماوەی 1 هەفتە ماتەمینی ڕاگەیاندووە و ئاهەنگە تایبەتەکانی بە بۆنەی یادی لەدایکبوونی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێت دوا دەخرێت. لەو ڕاگەیەندرەوەدا ئاماژە بۆ ئەوەش کراوە سبەینێ پێنجشەمە 28 ئەیلول خولەکێک بێدەنگی و ماتەمینی لەسەر جەم بەڕێوەبەرایەتی و دام و دەستگاکانی پارێزگای نینەوە بەڕێوە دەچێت. شەوی ڕابردوو هۆڵێکی ئاهەنگێڕان لە قەزای حەمدانیە ئاگری گرت و بەو هۆیەوە بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی تەندروستی مووسڵ 114 حاڵەتی گیان لەدەستدان و زیاتر لە 150 برینداری لێکەوتەوە. ڕەیان کلدانی هێزێکی سەربازی کوردی دروست دەکات. بەپێی ئەو زانیاریانەی لە سەرچاوەیەکی باڵای شیعیەوە دەست شارپرێس کەوتووە لە ماوەی 2 مانگی ڕابردوودا. ڕەیان کلدانی ئەمینداری گشتی بزوتنەوەی بابیلۆن سەرقاڵی دروستکردنی هێزێکی سەربازی کوردی بووە و لە ئێستادا هەموو ئامادەکاریەکانی کردووە بۆ ڕاگەیاندنی هێزەکەی لە ناوچەی مووسڵ و شنگال و بەشێک لە هێزەکەشی پێک دێت لە کەسانی کوردی ناوچەکە و ئێزدیەکان. سەرچاوەکەی شارپرێس ئاماژەی بۆ ئەوەش کرد هێزەکەی ڕەیان کلدانی بەشێک دەبێت لە حەشتی کلدانی کە ڕەیان کلدانی خۆی سەرۆکایەتی دەکات و ژمارەی هێزەکەی لە نێوان 400 بۆ 500 چەکداردایە و پڕچەک دەکرێن و لە ناوچەی شنگال و سنووری هەرێمی کوردستان جێگیر دەکرێت. هەر بەپێی زانیاریەکان ڕەیان کلدانی مەبەستێتی وەک هێزێکی دیاری چەکدار لە ناوچەی شنگال دەربکەوێت و لە یەکلاییکردنەوەی کێشەکانی ناوچەکەدا ڕۆڵی هەبێت و ببێتە بەشێک لەو هێزانەی لە ناوچەکە بە فەرمی جێگیر دەکرێت. ئەگەرچی سەرچاوەکەی شارپرێس هۆکاری نیگەرانیەکانی ئاشکرا نەکرد، بەڵام ئەوەی نەشاردەوە کە بەشێک لە هێزە شیعیەکانی تری عێراق لەم هەوڵەی کلدانی نیگەران و لە هەوڵی ئەوەدان پاشگەزی بکەنەوە لە جێگیرکردنی هێزەکەی لە ناوچەی شنگال. ئەمڕۆ لە سلێمانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی دەستی پێکرد و سەرۆکی ئەو حیزبەش ڕایگەیاند حیزبەکەیان نوێ دەکەنەوە و سەریش بۆ هیچ کەس و لایەنێک نەوی ناکەن. پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە سلێمانی بە ئامادەبوونی ئەندامانی کۆنگرە و نوێنەری هێز و لایەنە سیاسیە کوردستانی و عێراقیەکان کارەکانی کۆنگرەی پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستان دەستی پێکرد. لە سەرەتای کۆنگرەکەوە بافڵ تاڵەبانی سەرۆکی حیزبەکە لە وتارێکیدا باسی لە نوێکردنەوە و بەهێزبوونەوەی یەکێتی کرد و وتی تەنیا بۆخوا سەرنەوی دەکەن و نایەڵن نایارەکانیان بەسەریاندا سەرکەون. بەڕێوەچوونی کۆنگرەی پێنجەمی یەکێتی لە کاتێکدایە هێشتا کێشە ناوخۆیەکانی حیزبەکە بەردەوامن و بەو هۆیەشەوە ژمارەیەکی زۆر لە سەرکردەکانی یەکێتی بایکۆتی کۆنگرەیان کردو و بەشداری ناکە.